چالاکیەکانی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ پلانی ئابووری و گەشەپێدانی بەردەوام و هاوسەنگ و پراکتیزەکردن ڕێگەچارەکان لە نێوان زانکۆی سنە و زانکۆی پۆلیتەکنیکی لە سنە کۆتایی پێهات. بە شێوەیەکی زۆر ڕێک ڕۆژ بەڕێوە و زۆربەی ئەنجامەکانی کە ئەو توێژینەوانەی کە لەوێ نمایش کرات زۆربەی باسی کێشەکانی هەم هەرێمی کوردستان و هەم ئێرانیش کرا کە نزیک کێشەکان تقریبان لە ڕووی ئابووریەوە ئەو داڕمانە زۆر نزیکن لە یەکەوە هەمان کێشەمان هەیە. هیواداریم بتوانین کە ساڵی داهاتوو کە کۆنفرانسی دووەم کە گیرا لە زانکۆی پۆلیتێک سلێمانی بتوانین دەست بەرین بۆ ئەو مشکلانەیە زۆر بەوردی بتوانین دەستنیشانیان بکەین. دواتریش باس لە خستنە ڕووی توێژینەوەکان و بە شێوەیەکی بەرچاو کرا لە کۆنفرانسەکەدا و بە شێوەیەک کە باس لە پتەوکردنی پەیوەندی نێوان هەردوو زانکۆ و بەشداری توێژەرانی ناوخۆ و دەرەکی و ئاڵوگۆڕی کەلتوری و باغدان بە زانستی ئابووری لە کۆنفرانسەکەدا خرایە ڕوو. خۆشبەختانە زۆر مەقالاتی باشی ئەکادمیک بەحس بووەوە مەباحثێکێ لە بواری تۆسایی متەوازن و منتەقەیی بووە بەحس کراوە ئینشاڵڵا بتانین کە لە داهاتووە بەس زۆرتر بتانین ئەم بەرنامانە بەردەوام بین بۆ ئینشاڵڵا ساڵی داهاتوو بڕیار وایە کە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی عێراق ئەمە بەرقرار بن. بەر هەفتە دانە بەرنامە لەوێ پرێزنت کراوە کە سی دانەیە بە سوورەتی پوستر بووەوە سوخانانانێک کەینوت سپیکرای زۆر بەناوبانکی ئێرانی بەناوبانکی بینالمللی توانیمان لە پانێلێک باسی سەرمایەگوزاری بوو دانیشتنەکان بە جوانی و ڕێکوپێکی چوونە پێشە چڕوپڕ قسەی لەسەر کرا لەسەرەوە بابەتانە بە بەشدار بوونی هەردوو زانستگاکەوە پسپۆرانی ئەم دوو زانستگایە زۆر لەسەرەوە باس کردراوە بۆ داهاتوو ئەوەی کە چی بکردرێت بە شێوەیەک ئەو ڕابطانە زۆرتر بێت. لە ماوەی دوو ڕۆژی کۆنفرانسی پلان و گەشەپێدان بۆ دۆزینەوەی ڕێگەچارەکان چەندین توێژینەوەی جۆراوجۆر لەلایەن توێژەران خرایە ڕوو و تێیدا جەختیان لە چۆنێتی دۆزینەوەی ڕێگەچارەی تازە دەکرد لە پێناو زیاتر خزمەتکردن. دواتریش لە کۆتایی چالاکیەکانی کۆنفرانسی یەکەمینی نێودەوڵەتی زانکۆی سنە و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوبەشی خەڵاتی ڕێزێنانی زانکۆی سنە بەخشرایە سەرۆک و ئەندامانی کۆنفرانس و دوکتۆر و مامۆستایانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەموەستی بەشداری هاوبەشیان لە کاری زانستی لە پێناو زیاتر خزمەتکردن. هەروەها لۆگۆی تایبەتی زانکۆی پۆلیتەکنیکی لەلایەن مامۆستایانی پۆلیتەکنیکیەوە بەخشرایە بەشداربووان و مامۆستایانی زانکۆی سنە. ئەنجامدانی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی سنە بەمەستی زیاتر خزمەتکردن و زیاتر پێگەیاندنی ئاستی زانستی خوێندکارانە. مامۆستایانیش ئاماژە بۆ دەکەن ئەم جۆرە پەیوەندیانە هۆکاری زیاتر دەهێنێتە ئاراوە لە پێناو زیاتر گەشەکردنی ئاستی زانستی. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سنە.